سلااوڕێ ساورانی وەدارم باش بن ئەوەی لە کوردستان بە گشتی و لە هەولێر بە تایبەتی لە ژێر سایەی دەسەڵاتی برایزل دەگوزەرێ بەڕاستی ناوی حکوومەتنی خێڵیش نییە، خێر کەمەک عەدالەتی تێدایە، بەڵام ئەوەی لە کوردستان هەیە و بە تایبەت لە شاری هەولێر پاشاگەردانیەکە نەسەرین دیارە نەبن. پێم خۆشە بەیەکەوە تەماشای ئەو ڤیدیۆی بکەین. ئەو کابرایەکی قۆڵبڕ هەستایە 45 دەفتەری خەڵکی بردیە، کابرا چۆ شکایەتێکی دێ لە پۆلیس بە بیانووی ئەوەی داوام نییە دەبی 48 ساعت ڕابوەستی، یا تا 48 ساعتیکە کابرای قۆڵبڕ دووسێ وڵاتی دەبڕێت. یعنی ئەو کابرایە پارەکەی ڕۆیشت لەبەر پشوو لایەنی ئەمری نەچوون دەستگیریان نەکردنە خێر پۆلیس وتیانەوە پشومانە ناتوانێت هیچ بکەین تاوەکو داوامی ڕسمی نەبێ. باشە کاکە سیارەکانی ئێمە بڕوە 45 دەفتەر ئاخر لەبەر داوامی ڕسمی معقولە عەسکەری داوامێکی ئەوەی نەبێتن عادلی نەبێتن لە حاڵەتێکی لە ناکاوە حتا تازە چینە ئاسایش ئەڵێ ئەبوو مکافەحە بۆ ئێمەی بناردابا لەو کاتەیە یەکسەر کەچیکە ئاسایشان تێنەگەن وتمە کاکە لێمان گەڕێن ئەمە خۆمان بەدواداچوونی بۆکەین تەنها با ڕسمێکی کتابەکەی محکەمەمان لابێ خۆمان دەچین تەوزیعەکەینە سەر بازەکان وتیان نەخێر ئێمە ناتوانین کتاب ڕسم بە بدەین بتان دەینێ و ئێوە خۆتان بەدواداچوونەوە ئیشی ئێمەیە. وتمە کاکە کەسارەکانمان لە ماوەی 48 ساعتە کابرا توانێ وڵات پێ ببڕێ کابراتر ئەو ئێوە لا هیچ کامێرەیەک دەرنچوونەوە ئەوانە هیچ هەولێر هەمووی کامێرە یعنی معقول نییە لەو هەموو کامێرە لە هیچیان دەرنەچوو بێتن ئەگەر مەقسەدیان بێ. بینیتان هاوڕێ ئەوە لە حکوومەتەکەی برایزلە کابرایەکی قۆڵبڕ هەستایە سیارەی خەڵکی بردیە بای 45 دەفتەری و ئێستا ڕۆیشت کەسیش نییە بەدوی بکەی لێژ ناگەڕێن بە خۆشیان بچن ڕێی لێ بگرن. هەمان حاڵەت لە هەمان شاری کە دەوام هەیە ئەو جارەی پۆلیس و ئاسایش ئازانە سڵاح مۆنیکا بەس لەبەرەوەی تابلۆیەکی هاتوچۆی پان کردەوە لە هەمان کاتدا هەوڵی ڕزگارکردنی خەڵکی دایە لە لافاوەکەی ببین پۆلیس چۆن دەستگیری دەکات. ئەخە ئەوەیە وڵاتی ما. تەماشای ئەو ڤیدیۆی دەکەین جا دەگەڕێنەوە وڵاتە. عربو قصة عمودي كاوزلو كرة الذي قده الذي قده زيادة والله بابا بجي السلاح مرور يلا السلاح يلا السلاح. ئەوە هەمان شارە هەمان ڕۆژە دەوام هەیە هیچ لەگۆڕێنیە کابرایەک لەسەر یەک تابلۆی کە پانی کردەوە ئەوە دەستگیری دەکەن کەچی لە هەمان کاتدا خەڵکی ڕزگار کردێ لە لافاوی. بەڵام لە هەمان شاری بە ڕۆژی ڕووناک دزی و فزی دەکرێتن ناوێن یەک قسەش ناکەن داوام نییە هیچ لە گۆڕێنیە. ئەوەیە حکوومەتەکەی برایزل کە خەڵکی نەتێ بگەن بزانە حکوومەتی برایزل چه حکوومەتەکە. ئەجا کۆیلەکانیش دێن دەرێن بژی بارزانی بژی پارتی هەزار جوونیش بۆمە دەدەن کاتێکی خۆش ماڵاوە